زۆر باشە دکتۆرە. بیر و باوەڕێک هەیە لەناو خەڵکە ئەڵێن لە کاتی نان خواردن ئەگەر مناڵەکە ئاو بخواتەوە ئەبێتە هۆی سکێشە. ئەمە تا چەند دروستە؟ بەڵێ. هەندێک کەس ئاو زۆر دەخواتەوە لە کاتی نان خواردن و بەسەری ئەیش یعنی زۆر بە خێرا و پەلە دەخواتەوە. باشە. خاستن لە منداڵ لەگە ئەو خێرایە هەواش زۆر قوت دەداتن فەوە وا دەکاتن تووشی یعنی گەدەی منداڵەکە دەکشێت ماسوولکەیە دەکشێت و هەوایەکی زۆر ئاوەکی زۆر لە ناویتی وا دەکاتن کە ئەو کشانە ئازاری لە بۆ دروست بکاتن بە دەبیتن ئەوە یعنی لە هەندێک شەخص ئەو حالەتە ڕوودەدا بە باشترین ڕێنمای ئاوایە بیخواتەوە ئاوەکە کێشە نیە بەرام کەم یعنی بە شێوەی کەم بیخواتەوە و لەسەرەخۆ کە بەسەری ئەی دەیخواتەوە غازاتە هەوایەکی زۆر لەگەری قوت دەدە و دەبتە هۆی کێشانی گەدە و ئازار دروست دەکات. باشە دکتۆرە. بەکارهێنانی دەرمانی دژە ترشاڵۆکی گەدە یان دژە بەکتریا بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ مناڵ هیچ مەترسیەک دروستەکە؟ بەڵێ. وەکو باسمان کە هیچ دەرمانێک ینی تەوسیە ناکەین سەر بەخۆ بەکاربێنن بەڕاستی تایبەتی لە منداڵان چکە کەمترین شت کە بدرێتە منداڵەکە کە پاراستۆڵە باسمان کرد لە هەمووی سەلامەتترە حەسەب وەزنی منداڵەکە حساب دەکرێتن ئەو جێ لە بۆی دەدەین فدەرمانی تر ینی بە ئەکیدی هیچ تەوسیە ناکەین بەکاربێنن دژە بەکتریایە دژە ترشەلۆکە ئەو دژە ترشەلۆکە لەوانەیە منداڵە کێشەیەکی جددی هەبیت لە گەدەوڕی خۆڵی ئەو بەکاردێنیتن لەوان چەند فترێک باش بیتن نیشانەکان بزر بکە بز لەوانەیە دوای ئاڕازی جانبی ماکی دروست بکاتن دوای ئەوە دژە بەکتریاش بە هیچ شێوە ڕێنمایی ناکەین چکە دژە بەکتریا حالە طاریئە نییە ینی ئەگەر بالفعل منداڵەکەش پێویستی پێبی ئەو دەرمانی ئیلتیهابە وەربگریت ئەنی ئەگە چەند سەعاتێک یان ڕۆژی پاشی دکتۆرەکە لە بۆی دانات ڕوو ناداتن بۆ چەند سەعاتە بەس ئەگە لە خۆیەوە هەر ئەوە کەمە کۆخەیەکی هەبوو سگێشەکی هەبوو بە فکری خۆی کە ئەوە لەوانەیە هەوکردنێک بی یەکسەر دەچی ئەمۆکلانێک فلاجیلێک بەکاردەینیتن ئەوە تەئسیری دەبێت چکە ئەو بەکتریایە ئەو دژە بەکتریایە کە بەکاردێنیتن تەئسیر لە بەکتریا باشەکان ینی ناوگەدەش دەکات وای لێ دەکە بگۆڕێت ینی مەناعی جسم کەم دەکاتەوە و بالفعل ئەگەر هەوکردنەکە هەبیتن ئەو ئیلتیهابە هەبی لەوانەیە ئەو دەرمانی ئەو بەکاردێنی ئیسیفادەی نەبی لە بۆ ئەو جۆرە هەوکردنە فەوا دەکە ئەو بەکتریا زیان بەخشش خۆی بگۆڕی کە خۆی دەگۆڕیتن هیچ دەرمانێک ئیسیفادەی لێ ناکە یعنی مەسەلەن ئەو حاڵەتێک کە پێویستە بالفعل منداڵەکە عیلاجی ئیلتیهاب وەربگری کاتێک دەبینی ئەوەندەی ئاوا لە خۆیەوە دەرمان وەرگرتیە هیچ دەرمانێک ئیسیفادەی لێ ناکات. میهرەبانی دڵسۆزی و لێزانی